بۆ هەردوو فکرەکەی کە لە مێشکی ئەم خاتوونایە ئەگەڕمەوە بۆ پەروەردەی بۆ چۆنێتی پەروەردەکردنی ئەم خاتوونە. یەکەم ئەوەی کە باوکو برا ئەگەر دەست بدا لە دەستیان یان شتەیە یان قسەیان لەگەڵا بکە حامیلە ئەبێ. بۆچی؟ لەبەر ئەوەی لە مناڵیەوە ئەم باوکو و برایە خۆشەویستێکی وایان نەبەخشیوە بەم خوشکیان یان بەم کچیان کە گەورە بوو. بەس ئەفوشان ئاسخان بارێکشت بڵێن جاری وایە خۆ باوکو برا گوناحیان نییە ئەوان خەڵکێک ئەمیان تۆقانووە لە خوشک و برا لەوانەیە براکەشی خۆشەویستی باتێ باوکە و حاڵەتەشمانەیە باوکەکەش خۆشەویستی بابم ئەم ترسێکی لا دروست بۆ ناوێ لێ نزیک بێتەوە چونکە لە ناو مێشکا شتێکێکە دەستی بە دەستێکی حامل و دووگیانە بێ وایان تێگانەوە. ئاخر دکتۆریان ئەوان لە مناڵیەوە ڕەنگە ئەم خۆشەویستیان نایابێ پێی کاتێکی ئێستا گەورە بووە لە پڕ ئەچن بۆ ماڵیان ماچیکەن یان بیانەوێت لێ نزیک بنەوە ئەوش ئەو فکرەیە زاڵ ئەبێ بەسەریە. ئەگەر لە مناڵیەوە خۆشەویستیان پێ بدایە یان ماچیان کردا یان بیان زیاتر بیان دوانایە یان ببوونا بە هاوڕێی لەو باوەڕایە نیم ئەم فکرەیە ئێستا زاڵ بواە بەسەریە. بۆ ئەوەی کە ئەگەر نینۆک درێژ کات شەیتان عاتبەوە هەیە نا بە هیچ جۆرە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ پەروەردەی کچی من باەک دوو پرسیارە لێ بکەم ئیمانە بەوەی یەکێ نان بکات پارچەی هەویر پەڕی میوانە نا ئەمە هەمووی خوڕافیاتە کە لە مناڵیەوە ئەزای خوڕافیاتە بەس تۆ قەنەعاتە پێت بە هیچ جۆرە بە هیچ جۆرە ئەمانە ئەو قسانە لەگەڵیانە گەورە بووینێتە سەر شانە دەوڵەمەنگە بێم شتانە هەمووی ئەمانەیە کاڵێن ئەفکاری خوڕافی یعنی شتێکە نەبنەمای دینی هەیە نەبنەمای زانستی نەبنەمای منطقی و عەقلی هەیە. ئەمانە دایکمان باوکمان ننکمان لەگەڵیانە گەورە بوونە یاویانە بە گوێی ئێمەشە ئەگەر ئێمەش لەگەڵ یا گەورە بین ینی بە تەسەوری من هەر هەمان شتە دووبارا بێتەوە هەمان شێوازی ژیان کردنەکە. سوپاس